بەناوی خوای بەخشندا بینەرانی بەرنامەی ئێوارانی ڕەمەزان سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لێبی. ئەو جارە شاتینەوە خزمەتان لە گوندێکی دیکە کە گوندی بەرخوشترە لە دەڤەری بەڕانەتی. بابزانین ژیان چۆن لەوێ دەگوزارێ بە تایبەتی لە مانجی ڕەمەزانی پیرۆز ڕۆژوەکانیان کە دەگرن بە شێوازە کارەکانیان ئەنجام دەدەن. لەگەرمان بن لە خودی خۆیان بە جێتان لێبی. ڕێزان خۆشەویستان لێرە لەگەر مامۆستا ئیسماعیلی دەدوێن لە گوندی بەرخوشتر. دیارە مامۆستای بەڕێز تەمەنی لاوی لێروکانە بەسەر بردیا ماشەڵا و کاتێک کە هاتی تێرانە ینی گەنج بووە، بەڵام ئێستا دەبینی بە شێوازەکە هەر لەو کاتیەوە خەریکی نەسیحەت و ئامۆژگاری خەڵکی گوندی بەرخوشتر و ئەو دەڤەرەیە. یارە مامۆستا بۆ خۆی کەسایەتێکی شێ لەو منتیقەیەی گەلک هەوراز و نشێوی بڕیە قۆناغەکانی ژیانی تێپەڕاندی هەتاوەکو گەیشتە ئێرانە. دامانەوەیان دەک پرسیاری لە مامۆستای بەڕێز بکەین. سلام علیکم مامۆستا جان. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. يأخذ بخير بين موفق بني يا ربي. مامۆستا گیان جەنابەت یعنی بەرنامەی ئێستاتان چ بووە لە مانجی ڕەمەزانەدا؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيد الأولين والآخرين سيدنا وحبيبنا وشفيعنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يششي زور زور بخيرات لكم موفقين إن شاء الله الرحمن. وفقكم الله لخدمة هذا الدين ولخدمة البلاد والعباد. إخوانا مونة زور بك يا ربي. بسعر شتاكت كرت الحمد لله وأخواي جناب ملتي كرد ملتي مسلمان مطيعي أوامر إخوة تبارك وتعالى وهمكاتشي لو شتانك أخوة تبارك وتعالى جل جلاله واجبي كردي وكردي الركن لأركان إسلامي فيروس يكشان ما أجر رمضان ما أجر رمضان أروي كل مزقفتي عازم كردي وتم خير رب العالمين جل جلاله دائما خطابي لقر صاحب إيماني بو هلا بالنسبة أو ما مبارك أشخاص فرمي يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. أي صاحب إيمان واجب ولا سلام قوبر وجبوني مانج رمضاني أو كردا ملة شي متقية مانج رمضاني حمكات شي هستي تي كرديا كمان شي زور زور خوش ميواني تي انتظاري كرديا كو پیغمبر عليه الصلاة والسلام كاتي خوي دعاي كرد لمانج شعباني كمانج شعباني درويش دعاي كردي فرمي اللهم بلغنا رمضان اللهم بلغنا رمضان. خواه تمن ما عندنيش بكي بخزون ماجر رمضاني بكين أو ملتش كأمتي بيغمبري وكردها صلى الله عليه وسلم أو دعاي بيغمبري كرديا همو كاتت شيبا مشتاق و انتظاري أو ميوان برزي كردي كماجر رمضاني كجيش ديتي جاب هر نوع شيها بأواني كرابردو أواني إيصار بتايبتي أواني كوارابردونا ما شاء الله إيماني عند تانم بريم زور زور بقوة تربو ولا ما مامۆستا گیان کە باسی ڕابردووت کرد دیارە تو ماشەڵە لە ژیاندا تەمەنەکەت گوزەر کردیە بە تایبەتی لەو کاتەی کە تو هاتی ئەو گوندەی ڕەمەزانی ئەو کاتی وەچی ئێستا نەبووە لە ڕووی مەسەلەی خواردن و مەسەلەی هەستانەوە و بانگدان و کەبار و ئەو شتانە چۆن بووە ئەجاگە پێمان خۆشە باسێکی خەڵکانیش کە هەبوو هەروەکو تازەعاتی بوویگوتی ئیمانش زۆر زۆر قەوی بتەویان هەبوو كانتظاري أويان ذكرت ما مستعي قندي أو هم اشتا عجائباتاني كأورو بدل كتي وشي تلفزيون وكو تلفون وكو أو جهاز عجائباتنا كما جي في قندري أو نبو خالق هركس لراستخو كما مستا بخلق كرادقان خلشنا في غنبري عليه الصلاة والسلام دفرمي صوموا لرؤيتي وافطروا لرؤيتي فإن غم عليكم فأكملوا عدة الشعبان 30 يوما تماشای مانجی بکن اگر مانگتان دید بر شاهدی بدن اما دیکین رمضان و اگر مانجشتان ندید اکمالی مانجی شعبانی بکن و دنیتی لیدینی ذا او کسا کانیتی مانجی رمضانی لیدهنا مانجیان دید با اثبات دبو رمضان سبحان الله او کاتیش دراسه نبو ترکتر نبو خلق هم رزق و روزی بس پیدا دکرد
بەپشتی مرکب الصالحینی کە ئەمە ئەو زمانی دەرین جێدرێژ مەلایەکان دەیانگوتە جێدرێژی مرکب الصالحین نانیان بەپشتی ئەو بەستە زمانی پەیدا دەکرد دەچوونە جۆتی دەچوونە دروونەی چاریان لێدەدا خانیان تێکەدا و چیان دەکردەوە هەراشیان دەهینا لە ئاخاری هەمووش بە زمانی بە ڕۆژی ئاویشیان نەبوو ئاوی سارد وەکو ئەلعان ئەمە دائیمەن بۆ زای بخۆن کوندە و کوندەران هەبوو کوندەرانیان دروست دەکرد کوندەران چ شتەکە کوندەی ئاویان داهویشتا کوندە بەوەی دەگوتری لە پیستی بزنێت دروستیان دەکرد و ئاویان تێدەکرد ئەوجە کوندەی کەسێک هەبوو کوندەی بەموو هەبوو کوندەی نازانم کۆ ئەم ناوەکانم باش بەفکر نمایە لەسەر کوندەرانیان دادەنا لە تەنیش ئەو کوندە و کوندەرانەی دۆدانی دۆیان دادەنا ئەو کوندە و کوندەرانە درۆپەی دەکرد و ئەو ئاوەستا ئەو قوڕا و ئەو چتە سازە لە پەیدا دەبوو هێواری بڕک فێنک دەبوو ئەو خەنی کرد بۆ هەرچی ئەرکەسش ئەو کوندە کوندەرانی هەبایە دەیان و ئۆقەی هێواری ئاوێ ساردمان هەیە هەموو کەسیش نەی نا ئەی فەقیرەکان ئەوە دەورەمەندەکان و ساعی مەڕەکان ئەوانیانە بووگەنە فەقیرەکان ئەویان نەبوو بەرێ مامۆستا گیان لێرانە لە پێشە توش قەدیم یعنی مامۆستایانی ئاینی حتمما هەر لێ بووە باب مەلا بوو پێش لێرانە ئەوێ ڕسمی بامە ئەو بامە ئەوەی پشتی ئەو نای مەلا شەریف ئەوی شەرتەمەنێک بۆ لێرانە سار لێرانە گردەشینەی کە باری کردمان گردەشینە لە بنسیای خەرسووریا خەڵک زۆر بامیان خۆش دەویست بەس لەبەر ئەوەی باری کردگوندەکە ئاوی نەبوو ئاوەشی هەبوو بە ساڵح نەبوو لە خواردنەوەی تەنیا لە حیواناتی بەکاردان ئاوەشی سوور و تار بوو داچشم خوافی کارەبی زەختی لێ کرد بۆتی ئەرێ مەلا خوای رب العالمین لە لەوح المەحفوظینەی نووسیات و بەدرێژەیە حیاتها مەلای گردەشینەی بحیاتمان لێ بڕە تێر ئاو نینە هیزرەت بکات و مەلایەتی هەر مەلایەتیە لە جێگاشی گوندەشی ببینەوە فأرض الله واسعة والله ئەویش بەهۆی کابرایشی خەرچی گردەشینەی قەسابی دەکرد ناوی محەممەد جەمهوری بوو دەگەڕا ئەوی تێگەیان گۆری محەممەد گوتی مەلاژن تەنگاوی کردیمە خێر دەگاتی ئەگە گوندەکی و هەم بۆ دەبینیوە گردەشینی بەدی دێلم لەبەر پێ ئاوی وتی مامۆستا وەڵڵاهی لە بەڕانیان گوندەکەیە بەرحشتر کە ئێرەیە مەلایە نییە حەزیان لێ مەلایشی ئەگە باش هەبی بیکەنە مەلای خۆیان وەهی تعقیب بکە وەڵحاصل ئەو محەممەدە بووە سەبەب بە خەڵکەکە ڕاگەیان مامۆستاشی باشەیە دەکەنەوە و ئەوانی داوایان لە بام کرد بابی بیبینی وڵە بابیشم تەشریفاتە ئێرە سەڕدی سپێک لە گوندی هەبوو ماشڵە شتا خەشیان نماینەخوا لە هەمان خۆش ببی یا ڕەبی بە تایبەتی دوو مەڕدەین سپیر سەرەکی هەبوو لەو گوندە یەکیشیان ناوی حاجی یاسین بوو خوعافیکە یا ڕەبی یەکەشیان ناوی حاجی عومەر دووشیشەک بوو خدای لە هەمان خۆش ببی یا ڕەبی پیاوی باش بوو بڕیاریان دەگوتێ وەڵای مامۆستا ئەگەر ئەتوو بە مەڕازی بی ئەمە دەزار بە تو ڕازینە بەهەرحاڵ قەدەری خوای رب العالمین ئەو هالە بەڕێکەتن و لە 62 الله ئاعلەم گردەشینەی بەجێهێشت هاتە ئەو بەرحشتری هەتا ساری هەفتە لە ساری هەفتە ماشڵە تووشی نەخۆشی شەلەل بوو وفاتی کردو لە هەفتای حتا ئەلعان کە 2010 ئەوە ئەم خەلەفی ما ناگەمە خۆندەرەکەی بی ماشەڵڵا خوا پاداشت داتەوە یا ڕەبی خوای گەورە لە بابی شێت خۆشڕۆی شەڵات جێ و ماوەی بەهەشتا مامۆستا گیان ڕەمەزانی ئێستا یعنی پێم وایە ینی لەگەر ڕەمەزانی ئەگەر پێشتر بەراوردی بکەی ئێستا کە شتێکی زەحمەت نییە بەهۆی ئەو ئامێرە پێشکەوتوانە مەبەردەیە سبلیتە و خواردنەکان هەموو باشن و ماندووبوون کەمترە خەڵک پێشتر یعنی معاشخۆر نەبووە پێشترەوە نەبووە ئێستا حونەرە یعنی خەڵک کە بە ڕۆژی نابیتن حاجیجان کاتی خۆی ئاەتە کە لە قورئانی پیرۆز معنا لێ داوە ماشەڵڵا بمعناك أمر راضي نبو أو آية في خوي رب العالمين دفرموي بسم الله الرحمن الرحيم وإن تعدوا نعمة الله لا تحصوها وها معنى ليدا وها جمل يدبو كمفهوم آياتك أو خوي رب العالمين دفرموي أقربتان ونعمتك كان خوي تبارك وتعالى حسابك أن كيتان حسابنا كري بس أوهانية معناك أوهانية أن في رازينيمة مفهوم آياتك أو يا أخواد فرمي أجر بتعني يك نعمة لنعمتك كان يخوي حسابك أن بيتن حسابنا كله نك نعمتك كان شو نعمة يك نعمة زال عن ما شاء الله أوهم نكر نعمتك أوهم ناز نعمتي أو زمانك هي خاصة لما جر رمضان دا أو صار دا أو شربة ما خوشا أو مبردة أو سبليتا أو بانكيا أو إلى آخره هم نعمة لنعمتك كان يخوي تبارك وتعالى والله حقيقة هيك كسر هالشري بخوي بري بروجيما ما شاء الله أو كردا ما مستعي قالك زور بوا هر ما مستعي شيش بلاي منه منديل ملاي اللي تعندي شاي قورتها
مندیلی مەلای لە تاندی شای زۆر زۆر گەورەترە لەبەر ئەوەی هەر معلومە لە جەنابتان ئەو حەدیثی پێغەمبەری صلی الله عليه وسلم دەفەرمووی العلماء ورثة الأنبياء أنبياء لكن حضرة آدم راها تادقات خاتم كحضرة محمد المصطفى صلى الله عليه وسلم أتو وشي لحمو في غنبركاني بارت اللي خوي تبارك وتعالى دبي أتو چی هەیە لە تو گەورەتر خوا پاداش داتەوە مامۆستاجان مادیمان کردی بە زمانی بەڕۆژی لە خزمەتدامە سەلامەت حەزەکەی هەر لە ئەلعان و هەتا سبێ ئەو وەختی لە خزمەتدان قسەی دەکەم. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بخير كاك عادي خوا سلامتك يا ربي. مام حاجي لقى روجيان هيلاقني زور والله باشا بس بين روجي أولي هيلاقون لك بين روجي أولي لبرسي هيلاقون ناظم ثاني من زور يعني وش فتار كذا قالم تيك تقريبا استراحاتي لقى باشا زور باشا بله زاران خلقك تماشای دەکرد بە ڕۆژی دەبووینی حەسەبی دەبوو بله زۆری تووڕە دەبوو کەس نەیدەوێت قسەی لەگەڵ بکات. خۆ ئەتیژە و پێنج ڕۆژێوان لێ نەهات. الحمدلله خوای بەزەری نام هەردەم هیچ دەم تووڕە نەبووینەوە تووڕەش نابوو. بەس زاران ماشەڵڵا زۆربەی هەروە بووانێ بە تەمەنەکان زۆریە ئەو هەر ئەوی اختیارەکان زارێ منداڵ هەناوێ قسەیان دەگە بکەین بەرکنیاندا بچین. خلاص مادام دەیان گۆ مام حاجی بە ڕۆژێ کەس قسەی نەکات. کەس قسەی نەکات. ئەدی پێشتر مەسەلەن کە ئەو ئامێرە پێشکەوتوانە نەبوو تەلەڤیزیۆن نەبووانە کە لەو دەشتی هەولێرەی کە مەسەلەن ڕەمەزاندا دەهات کو بە ڕۆژوی دەبوون خۆی سابانیان سیپڕە کرد ئەو جاهانجی بە ڕۆژی دەبوون ئەگەر نایەکەی چاوتیشە ماجی بدی بە ڕۆژی دەبوون. چێ بوو ئەو کەسە کە زۆر ناودار بیبرێنە ها فلان کەس سای زۆر تیژە ماجی عادی محەممەد هەبوولیان ئەو عادی محەممەد نەما خدا عەفوی کردی ئینشاءالله. ئێستانێ زۆر سوحبەتی زۆر خوش زۆر ڕێک و پێشیش بوو زۆر قسە خۆشیش بوو قسە خۆش ئەرێ وەڵڵا حتا ئەو نەهات بە کەس مانجی پێ نەدەیت ئەو دەیدیت. ئیش و کارەکانی گۆ لێرانە چییە زیاتر لەو لێرە ئیشین کارێکەکان زۆر بە زۆری فەلاحەتیە گەنمە زۆر نۆکە و بیستانە و ئەشتانێ پێشتر حتمما ڕۆژوگرتن ناخۆشتر بۆ پێشان ڕۆژی گوتن زۆر زۆر ناخۆمە لە ئاقادی بوون دوورنەمان دەکرد شەغڕامان دەکرد بە ڕۆژیش بوون جۆخیمان دادەنە جەنجەرمان دەکرد شنەبامان دەکرد ڕەمەزانیش بە ڕۆژیش بوون بە ڕۆژیش بوون ئەوە زۆر زۆر عونەرە وەچی ئێستانی ئەڵان لە بم بڕێم ڕۆژیان عونەری نییە بەڕاستی عونەری نییە ئێستا هەموو دەمێ لە چێستان لە چێستانی ئەدی وەڵڵا هەستا قماشی ئاوەش ساریش نەبووش خۆیەوە پێوارە زەلحا هەبوو جەڕا هەبوو دێم کابوو سێوانە بەداریان کات بای لێ بدا فێنێکی ئەو شتان هەبوو. خوا پاداشت داتەوە مادیمان کرد. بەڕێزان لەگەر ئەو منداڵە خۆشەویستەی دەدوێن دیارە ئەو منداڵە ماشەڵڵا ڕۆژی لەسەر نییە بەڵام بە ڕۆژیشە بەبێ ئەوەی زۆریشی لەگەر پرسیارم کردیە بۆ خۆی حەز دەکا بە ڕۆژی بیتن. کاک عەبدولباری سەلام عەلەیکوم. عەلەیکوم سەلام. بە ڕۆژی بەڵێ ئێستاوا وردە وردە بەرەو مەغریبێ نزیک دەبینەوە هەز بە چی دەکەی؟ بە توێنێتی هەز بە تێنێتی دەکەی؟ هەز دەکەی کاوەڕۆ بە ڕۆژی دڵت خۆشە لەگە مندارەکانی دیکە جیاوازی؟ بەڵێ. ئەگەر یعنی خۆ زۆر لێ ناکرد لە مارێ برێن مەسەلەن داکردیان بابت برێن بە ڕۆژی بە نەخێر ئەدێگەرەوان گوتیان بە ڕۆژیمە بە ئەو ڕۆ هەر ناستێنی و ئەگەر هەریان نەستاندیەوە بە ڕۆژ دەم هەر بەبێ پارشی و ناخێر هەر بە ڕۆژی دەبی؟ بەڵێ. ئێستا زۆر تێنی تێیان برسیتە وەڵا توێنیمە ئەدی تەماشانا ئەو پەسیرەوە ئەوانە بکەی دردلۆی ناچیت؟ نەخێر دردلۆی ناچی؟
نوێژەکەی حتممە نوێنیا بەڵێ چەند ساری 12 12 ساری بەڵێ ڕۆژانە چ دەکەی ئەو کاتێک کە بە ڕۆژی دەچێت دەرێ لەگەر بۆچی منداران یاری دەکەی یان ناوڵە ئەدی بێم کە بزانە لەکن بە ئەو بزنانە دەبی بەڵێ زۆر هیلاک نابی لە دیارە ئەو بزنانە ناوڵە ئەدێگەر کارەچان هەرا دەت و بە دووی کەوتی بە ڕۆژیشی دوایی وڵات توێنیم دەی تێنی دەبی ئەگە زۆر دێنیم بە ڕۆژ نابوو ئەگەر زۆر تێنیبی ئەگەر لەکن بزنانیش بووی کارێک هەرا ڕۆی لێگەڕێ برێ بانجیەکە چکە برێەوە وەرە یارمەتیم بدەوانەی بە ڕۆژی نینە تێ ئەوانی ئەرمەتی دەدەن ئەوانە یارمەتی بدەن بەڵێ زۆرن ئەو مندارانی وەکتووە ها بە ڕۆژینەوە نیە لە ئاوایی بەڵێ باشە دەستخۆشیتان لێ دەکەم هیوادارم هەر ئاوا بەردەوام بن زادەرسی قورآانش دەخینی ئینشاءالله حتمەن دەخینی بەڵێ دەرس لە چێن دەرا وڵا لە ئەوەی وەزوعە وەضوحا بەڵێ دەست خۆش بی ئەو سارت دەست پێ کردیا بەڵێ مەگەڕێەوە هەتاوەکو هەموو قورآانی حفظ دەکەی ئینشاءالله بەڵێ ڕۆژێکدا بێ ئەم بێمەوە ئێروکانە برێن مامۆستا مەلا عەبدولباری ئیمام و خەتیبی ئەو گوندەیە بەڵێ باشە ئینشاءالله ئینشاءالله خوا سەلامەت کە یا ڕەبی ئامین بەڕێزان لێرە لەگەردا عیسمەتێ دەدوێن دیارە ئەو نەساغیشە ساوی عملیاتزە لە هەما کادا دەرێم حالە دەبی هەر بە ڕۆژی بین هیچ چار نییە یعنی ڕۆژەکەی ناکاتە قوربانی نەخۆشیەکەی خۆشی سەلام عەلەیکوم خوا سەلامەت کە لەگەر ڕەمەزانێکوی بەو نەساغیەی نییە وەڵڵا هەند باشم لە خوای بە زیادی یا ڕەبی هەتاو هابین هەر باشە باشە ئارێ وەڵڵا ڕۆژ تێنی منابی و لە زۆری ناچمە دەری و محنەوێ باشە چاویشت عملیات کردی ئێستا دیشتە چاوەکە دێش چاکم نابی سۆراوە لە مێژە و 12 ڕۆژ دەبێ عملیات کرا خوا شیفا لێ بنێری یا ڕەبی ئامانەتی خوای بیا ڕەمەزانی ئێستا لەگەر سارانی زوو قەدیم کە وەختی لەسەر شەنگ و تاقەت بووی فەرقی هەیە فەرق کووە فەرقەکەی چییە؟ فەرقەکەی زۆرە پێشا ئەو هانەبوو ئەو خواردنە نەبوو تێدەگەی پێشە حالە ماندی بوو ژن ڕۆژە هەتا هێوارێکە لە جیای بوو لە کەنگری بوو لە هەموو شتەچی بوو لۆ ماراتی لۆ ئیشێ خۆلووە هەموو شتەچی ژنێ ئەلحانی ئیسراحەتە ژنێ ئەلحانی ئیسراحەتە چ دەکاتن هێواران دەبین پارەشوێکی لێ دەنی و پاشوێن هەچ و پارەگانچەکە ئەمە پاشوێن دەباستوانیا هەویمان بکرد بە نانمان بکرد بە لۆ هێوارش ئەوە لە ڕەمەزانی ناوستێکمان بکرد بە ئێستا ئەلحانەی لەکە هەندە ئانان دەڕشێن ونیان دەبنی ستەمون لە بووجە ستەمونی دیین دەخۆن و هەست نەپێوە پێشا ئەوە نەبوو ئەو دەورە نەبوو ئەو دەور هەینی وەچی ئەلحان نەبوو ڕۆرە تێدەگەی عالەم ماندی بوو شەقی بوو حالم هەموو ئیش و کاری خۆی بوو چار زەرا بزەنا بوودینە دەدی ڕۆژە تاوارێکە حالم هەندە وراغی و هاوە دەبردو هەندێک حیوانی و هاوە دەبردو هەینێکە ئەو هاو دەبوو هەر بە ڕۆژیش بانە هەر بە ڕۆژی دەبوو دەناوەڵا دەنا ژنێ ئێستا دەنا زۆرتر نەخۆشترن لە زمانی قەدیم واللهی ڕۆرە دەنام بە خۆمێک لە باری خۆم لە دوورنەی زۆی ڕەمەزان هات ڕۆژیمان نەشکات هەر جیشەتان هەردەگرت و دوورنەشم دەکرد جیشەشم دەکرد حتا هێوارێکە تێگەیشتی بەرە ئەدی مندارەکان مندارەکان هەینێکە جەلالم هەبوو جەلالم دەناو لا چێ دەناو بێ شیر و بێ ممە لە بەستەی بەرەوکەچی دام دەناو شتەکە مەسەدا تا هێوارێنی و ڕادەهاتمەوە بەران هەبوو یعنی مندارەکەشی دەبردە بنجی شەیدای دەنا هەبوو کەپڕۆکەمان دەکرد سێ بەرەوکەمان دەکرد ئەوی کەسی نەبایە ئەوی یەکەشێ من خەسوم لەگەرم بوو لە بە خەسوم بەجیم دێش کوڕی خۆ بەس هەبوو کەسی نەبوو سێ بەرەوکەچی دەکرد و مندارەکەی خۆی دەبر لەوێ دەکە دەینوان جیشێ خۆشی حالە فەقیر بۆ ڕۆرە
وشی دەکرد و خۆ جشەی دەکرد بەرێ ئەو ئیشانە هەبوو کەواتە ڕەمەزانی ئێستا زۆر ئاسانتراوە کوڕمستانە بەخوایە من بە خۆمێک لە باری خۆم 3 ساران لە بوارێ هات هەر 3 ساران لە دوورنەی جووی ئەمە دوورنەی جووی کەتە بە ڕەمەزانی هەر 3 سارە نەشمەشکە ئەجا خواردنەکانتان چ بۆ ئەو خواردنی قەدیم کوڕ نان و جۆ دەخوارد نان و ماستە دەخوارد نان و ماستاوە دەخوارد چه هەبووینیکە نان و ماستا و پیاز تەڕە پیاز شیویش ساوار بوو بە شلەی نیان نیستک بوو نیان گەرمە کوتا بوو ئەجا گەرمە کوتات بەسێ چەنەکە شتانی دەناو هەینی ئەو هانە ئەجاگەرە و ساریش لە منتیقەی باران نەباری بە و گەنم نەهات بە هەر وێران تریش بوو کۆردە بوارێەوە لە بەرە هەر باران هەبوو ئەو 3 چەستارم باران کملی تێنەخۆ لە حەمری خۆم هە باران هەبووە ئەو خواردنە کوردەواریانەی جاران چ زۆر باو بوو لێرە لەو منتیقەی هەموو خواردنەکە بوو بەس ئەو خواردنی ئەلحان نەبوو ئەو برنجە نەبوو گیانە نەبوو برز نەبوو نا دەدیت کابرا جێژنە و جێژنە دەی بە برنجیە دەکرد هەر زەخیرەی دستانێ بڕوش بوو سار بوو گەرمە کوتا بوو پیرخەنی بوو ئەو شیوانانێ دەرە وەچی ئەلحانی گۆشت هەبوو هەموو ڕۆژەی لە 15 ڕۆژان دەدیت تەیرێکی خۆ دەکوشتەوەجا کەرەبا بە میشکت بە قازەک بە ئەوی هەی باە ئەوی نەشی باوە نێ بەراخۆ خۆشیش بوو یانی ئێستا بۆ نمونە هەینێ خۆشتر ئەو جا مەسەرێسا پەرپێنە بەنیسک بوو گۆرمزە بوو سمرکە بوو ئەوانە ئێستا توپ سەلماندیتی دەرێوانە هەموو باشن لە بۆ خواردنێ ئەو خواردر خۆشتر بم لە ئەلحانی لە خواردنی ئەلحانی هەینێ پێ خۆشتر ڕوونی قەدیم ڕوونی خۆمان بوو ڕوونی خۆمان مەشکەمان دەهەژاند ئەوی چێرێکی هەبابای خۆبوون دەکرد ئیزەڕونش دەگری زەڕونیش کابرا ئیداری خۆی پێ دەکرد دەگەی و بواری تا چێری دەزاوە بەرێ ئەوەندە دوێشینە دەڕشت ئەو دوێ ڕۆژێک ناڕۆشتی ئەوی زیاد بە دەیکورانەوە دەیکردە کەشک و دەیکردە داندووک و دۆستانی دۆشتی وێستانی تێگەیشتی ئەو تشتان هەبوو بەو شێوازی هەم گچ کۆکەمەوەندە بام هێواران دەیگوت کوڕم دەمگو بابا نیەتمان پێ بام دەیگۆنیەتم برێی ناگۆرانی منی هەرسە تشتی نانی بابێ من ئەو نێتێ بەمە ئەمە سێکیش بوویت بام سێکی ئەمە سێ خوش بوو ئەوە باو بۆ قەدیما دایانگۆ گچکەنە لەبەرەوەی ئەو نیەتیان پێ دەینە دە 12 ڕۆژ بوو ڕەمەزان ڕۆژی چوو بە کمارێ مەلای گۆربی مەلا عومەر گۆربی ها مەلای گوندی ئێستایدا نای مەلا عومەر بوو گۆربی کوراوە چیژ و چێ من هەر سێکیان کاکا تا هێوارێ نایەنەوە لەگەمان بە ڕۆژ دەبن ئەم نیەتیانەوە پێدەی کوڕگوت بێوانە کچکۆکەنە نەبارەخنەوانە لەوانە ها دروستە کو نیەت چیا پێ دەرێ ئەوانە لەوانە دروستە نەمان دەشکان دەمانگۆ حی بەکوو دەبی ئەمە بە ڕۆژی نەبی هێوارێکە ئەو کچکە بچکە ئەو چێ کۆچی جۆچی خۆمان بەخوای بەجای خوشکمۆچی ئەو چی جۆچێ مەدەبم بڕۆکە لەوی هەراشتر بوو ئەو کچکۆکەوە بەرێ ژنانی پێشان ئێستا تەماشا دەکەی ژن و مندار زۆربەیان لە شتی سیر دەترسێن لە سیسرکە و لە مشکلوانە بەڵام ژنی پێشان هەروایان دەکرد لە ناو پەرێزێماریان دەدیت و دایان کوشت ئەزا قسەی ماری لۆ بکەم ڕۆژی مام حەبدی هەبوو پرگزای منداران بوو ماریان لەولای بوون خۆش بوو عومەر بێژن بوو عومەر من زاعیرۆکە بوو هەمیشە ئێوارێ گوتم کوڕێ من دەبڕۆ بچنێک مام حەبدی هاتینەوە نوێژە شایان نەکرد گەلک بستوو بە من نوێژە خۆم ئیلا بە عەلی خۆی دەکەم لە کاتی خۆی ئەویش لە چۆستەبان هێن ئێستەبانی دەنووستی کوڕە کاتێک نوێژم دابەستا دوور کە هاتم کرد کە هاتی ستێ ئەم کە خۆستکە عومەر لێرە بایە مارێک حەیب نەبینە ناو لاقم هاتە دەرێ چینە بستێک لە سەد گوردی ئەوەندە ئەستور بوو سەری سوێرە دەرێکە ئەو هاتە مەشایمی دەکرد کلچیشی هاتە سە قۆرنزم کلچی زۆر خراپ ئەمنیش یونوانە نوێژێمە نوێژێ دەکەم گوتم کوڕە عومەر گوتی ها گوتم کوڕە کوڕێ من وەڵڵا ئەتو ئەو مارە دیتە لە سەبانی سەر هەرچش ئەم ناوێر خۆجلێنەوە کلچیوارە سە قۆرنزمە سەرچی ها ئەوە بستە پتر لە من بە دوورکەتیە گوتی وەڵڵا بشە کوژێ من ناوێرم بێ مەخوای ئەوە خوا ئەم چ بکەم وەلاهی لە بەخوای پاڕامەوە لەسەر گوتم خوایە ئەگە هەجەن بۆ مارەی هاتێ پێیوەدا بەس جێم لێ ببوو دایان گوت پێ بەشەری زاهری ماریە وایە بالفعل گوتم خوایەگە و مارەش بە دەستێ من هەجەری هاتیە پشتێ ملی بگرم دەنجینەکە ولا لێوێ دوگو دەکەم خۆم دایناوە تەمەشام دەکات لێوێ دوگو دەکەم پشتی من گرت و پشتێ میلی و ڕاست دەوی بەس بووە دوو چپم لە نادێکە ڕاست کرچی بەربەوە تۆپی مارەکە کۆرەوەی با بوو چ بوو درێژ بدەزانم ئەستوری بوو بۆ ئەوە دۆ نەبوو ئەستور دەست خۆش بێ ئامانە تێخوای مادیمان کردی دوعای خێریش جا لە سەد و گردی لۆمە بکەوە ئیشاڵڵی خوای لەگەدابی ئیشاڵڵی خوای لەگەدابی هەموو بسرمان بە بەسرعاتی خوای دەکەون ئیشاڵڵا خوا هەموو بسرمانە نەجاتیان لەداتن یا ڕەبی خوای بە خاتی گەورەی خوای
بەڕێزان خۆشەویستان لێرە لەگەر سێ گەنجی خوێن شیرین دەدوێن کە هەرسێکیان قوتابینە لەگەر کاک شاخەوانی کە شەشی وێژەیە لەگەر کاگ ڕزگاری ئەویش قوتابی کولیەیە یەکەم مەرحەلەیەکی لەگەر کاگ لوقمانی دیارە کاگ لوقمان و کاک شاخەوان وەزعەکەیان زۆر لە خەتەریادا لە بەرەوەی شەشن بەڵام لەگەر ئەوەشدا دەرێن ئەمە هەر بە ڕۆژی دەبین ئامادەنا هەم خوێندنەکە و هەم تاقیکردنەوەکەشیان بکەن و هەم بە ڕۆژوش بن. سلام علیکم. علیکم السلام و رحمة الله وبركاته. بخير سەرچاوان لەخوای بەزات وێشەچی بنای خۆی گەورە و مێرەبان خێراتنی کەناڵە بەڕێزەکەتان دەکەم بۆ لادێکەمان گوندی بەردۆشتر. بەڵێ زۆر سپاس دەکەین کاک شاخەوان جەنابەت قوتابیەکی لە کاتێکدا بە ڕۆژوشی خوێندنەکانتان چۆن دەکەن ینی؟ وڵای زۆر بە زەحمەتی پێمان دەکرێت لەبەرەوەی بە ڕۆژینە یعنی لە تو ساعتش تان دەست پێ دەکرێت دەبی هەتا نیوڕانەکە ینی هەر بە ئیمتحان و مەشغوڵ بی بەڕاستی کاریمە زۆر قورس کردووە بە تایبەتی وەختەکەی ڕەمەزانە ئێستا چەند سارە بەس دوو ئیمتحان لە ناو ڕەمەزانە و بەس ئێستا وەزارەت پەروەردەبوونی ئیمتحانەکانی داخلی ناو ڕەمەزانە کردیە ئەوەش بەڕاستی ئاسەنگێکی قورسی بەرامبەر قوتابیان دروست کردووە. دەست خۆشبی دەچینە لای کاک ڕزگاری کاک ڕزگار جەنابەت تۆزێک ئەهوەنترە لە بەرەوەی قوتابی کولیە و ئیمتحانی شەش و ئانەت نێبرێەوە چوانەوە نیە جەنابەت کو دەگوزارێنی بە تایبەتی لە کاتی خوێندن و بە ڕۆژوو بوون و هەروە چیواندی هەر بە خوێندنێ و ڕۆژانە بە خوێندن بەسەر دەبێن و ناخۆشە ناو ڕەمەزانە بەڕاستی برسێتی و خوێندن بێک و زۆر ناخۆشە بەس هەرەوەڵە بەس بکەین هەردەوی بخێنین و ڕەمەزانەکە ژۆر لەسەر ماوازی بە و بە پیرۆزی دەزانین و دەبی ئیجبار لەسەر مار بیگری. کاک لوقمان سەلامی خوا لێبی. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. جەنابیشت بە هەمان شێوە شەشی بەس هەز دەکەم یعنی تۆزێک قەلەقیت پێوە دیارە لە خوێندنەوە شتانە. قسەکەت ڕاستە چکە ڕەمەزانە زیاترمان دەوی ئێستا کەمتریش بوویتەوە چەند جارە دوو ڕۆژ جارێک بووین تەعان ئێستا بوویتە ڕۆژێک ناڕۆژێک دەبایە کتابت بە دوو ڕۆژش تاوا کرد ئێستا کتابی دەی بە ڕۆژش تاواکەی ئەوە مادی بوون زیاتر دەکاتن و هەرە چەندە ڕەمەزانیشەوە پێشتر ڕەمەزان نەبوو. بەڵێ بەرام ئەنگۆ ڕێگەتان پێدرایە کە بە ڕۆژوو نەبن لەلایەن لیژنەی فتواوە شتیوا هەیە؟ بەڵێ لیژنەی فتوا بڕیاریە ینی بە ڕۆژ نەی بەس ئەوە دەکەتەوە سەرە خۆت ئەتو ناتەوێت ڕۆژێکات بڕەوە هەر بە ڕۆژی دەبێت یعنی ئەم بە ڕۆژش دەبی و هەم خینەکەش دەکەین جاروێ دەچە ئاقاریش جاروێ بژارەکە یان شتەکە ئەو ئیشانش دەکەن لەگەر ئەوشانش دەی لەگەر بکەین باشە ناکرێ ینی ئەگەر ئەدام وەزارەتی برێن پەروەردە ئەگەر ئەوها ئاسانکاری لۆ نەکردنیە برێن وەزارەتی ماری بالوتان ئاسام کەلی شەکان ئەوان بخۆیان بکەن وەڵایی جاروێ دەرێن مێ بەس بە خۆت عەز دەکەی بچی خۆشتریشە ڕۆژەکەت لێ دەڕوا جاروێ خینەکەی تاوا دەکەی دەچی بەس لە کوردستان وەنیە چکە لە بەریتانیا ئەوەی مسلمان بوو لە ناو ڕەمەزانەی ئیمتحانیان لۆ گواستەوە لۆ پاش ڕەمەزانێ بەس ئێستا لە کنەمەوە نییە لە بەهەندێکەوە. کاک شاخەوان دێمەوە لای جەنابەت ئەوە کاک لوقمان دەرێ ڕێشمان پێدرا بەڵام ئەمە هەر بە ڕۆژوو دەبین چ ڕۆژێک زۆر بێتاقەت بووی خوێندنەکەت قورس بوو دەرسەکەت قورس بیت و لەلایەک بە ڕۆژی و ئاسانکاری لۆ نەکرابی و حتمما یەکەم ڕۆژ دەمووی ناخۆشترە چکات و یەکەم ڕۆژە ینی تەلەبەکانە دەبین لێچە ناو قاعی ئیمتحانی بەخۆی یەکەم ڕۆژ ترسەچی خراپی پێوە دیارە بەڵام ڕۆژەکانی تر ئاسانتر دەوی تو یەکەم ڕۆژ کە دەچی بەڕاستی ناخۆشیان هەتە ناو دەبینەوە یان زانین لە چێن دەردادنی شی تا و برادرانە دەبینەوە کچێک ترسەچ دەراتە تەلەبای قوتابی ئەو قوتابیانەی کە بە ڕۆژووی نێکردیتیانە بیان و تا چەند تەسیری لە جەنابەت کردیە کە بە ڕۆژووی لە مەسەلەی هەمنیان بەیە سر کردێت چکەوان کە بیانووی دەگرن بەبەوەی کە دەرێن ئەمە دەخینین وڵا ڕۆژ ناگرنەوە هەمووی لەبەرەوەی کە زعیفی ئیمانە بەڕاستی نەکوات و خوا گەورە لە یازدەمانجی دەرێ بخۆن و بخۆنەوە ئەتو لە یەک مانجی نەگری ینی یەک مانجی ناتانیێت و ئەو مانگە نەگری ئەو مانگە پیرۆزە کە بە یوسفی نێو 12 برا ناسراوە. دەست خۆش بی ئەگەر ڕووداوەک بەسەرهاتەی خۆش لە کولیەی لە ڕەمەزانەدا شتەکت لە بیر چوبی نەتزانیبی کە بە ڕۆژێت و شووردە وردەگورە بە ڕۆژەی خۆیان شتەی خۆشتیوا لە ڕوویداشتانە ڕوویدا بەس پێشتر لە ئێستا ئستا گەورەتر بووینە خۆ گەورە و گسکێنی هەیە نازم بە گەورەی بەسەرماتی بەس بە گسکەی بەسەرماتی زۆزاشتم خواردیە ئەو چەند ڕۆژێ لە ئیمتحانەکان هیچ ڕووداوەک بەسەراتەی خۆشە بووە نەوەڵی ینی ڕوودا هەیە ناخۆشەیە ناخۆش تەڵەبمان هەیە لەگەرمان ئەوەی کردیا تووشی مشکلەتی بە لەوێ ئەو ڕووداوی ناخۆشە مشکلەکە چێ قۆ پێ کردی؟ نا قۆپی نەکردێت لەگەڵ ئەوەی لە قاعای لەگەم دیری ئەوە بووە بوویتە شەڕی ئەو ڕووداوی ناخۆشە کاریگەر ئێستا تەڵەبەی دەبێت
بەری خۆش ئێواران بەرە یعنی هەز بە چ دەکەن کە بۆ قوتابیە لە هەمان کاتدا خوێندنی خۆتان کرێت تاقیکردنەوەی خۆتان کردیا اینجا بە ڕۆژوشن وڵە بێگومان هەز بە قەلەقەی زۆر دەکەیت چکات و امتحانت جواب دایتەوە دەرێ بزانم هەموو ڕاست بە ڕاست نەبەجێ لە ئەتەرنێت و سایتە کۆمەڵاتیەکان تۆڕە کۆمەڵاتیەکان بە دووادا دەگەڕێت هەموو لێک دەداتەوە بێگومان ئەوەش زۆر ناخۆشە داهاتوودا حەز لێ بۆچی دەرچی وڵای لەسەر پشەی باوکی بەڕێز مامۆستایەتی ئینشاءڵڵا هەوڵدڵم ببم بۆ مامۆستان بەڵام مامۆستا شەقی پێ هەرە درێت ئەرێ وەڵا بلامدا کۆمەلگایەکێمە ئەو هەیە بەڵام بەداخەوە لە وڵاتان بگرە بە نمونە ئەڵمانیا باشترین موچە هەیە بەڵام لێرکوانە بێ ڕێز پێ دەکرێت چکە مامۆستا بە شادە دامەزرایە بەڵام شادەیەکەوەکان بێ شادەی و کەس نازانین شادەیوان لە چێنە و چۆمۆجیرا و چخمە کوچمۆرش پێوێ ڕاستی دەست خۆش بی زۆر کاک ڕزگار زەنابەت بە تەمای لە داهاتوودا ببێت چی ئەوەی حەزوو ئارەزوی خۆتە زوارە زۆرە بەڵام ئێستا حکومی من لە کولی پەروەردەمە لە بەشی کوردی دەمە مامۆستای کوردی ئینشاءڵڵا دەبێ مامۆستای کوردی ئینشاءڵڵا زەنابەت وەڵی مۆچۆی گوتی ئێرانە زۆری عەزی لە ئەوەیە وەرزشیە عەزم لێ بە مامۆستای وەرزشی هەری سێک جیاوازن و برادەریشن ئینشاءڵڵا هەر لە یەک ئینشاءڵڵا ساعی تۆپانێتان هەیە مادامە تو پێ دەچی مادام وەیە هەم خۆرا یعنی ئەگەر بچی تۆپانێ بکەی بەر ببیەوە پانتۆرشتە زوو دەدەڕێ هەر مەمنون بە پانتۆر درانەگەر لاقیشت نەشتیان هەمووش ئەوە نەریتن زۆر ئەوەیە ناخۆش ینی لەو گوندان ئەو ساعت دروست کرا بەس ئێرە زۆرترین وەرزشوانشی هەیە ئەتە ئێستا ساعی لۆ دروست نەکرایان ئەگەر ببێ مامۆستای وەرزش دەی لێرە خزمەتی قوتابیەکانی گوندی دەکەی و حولی ساعت دروستکردنەوەوانە دەدەی لێ ئینشاءڵڵا بە پێی توانێ خۆم دەستان خۆشبی زۆر سپاسان دەکەم زۆر سپاسان بابزانین لەگەر کاک دیداری لە ناو شینایەکەی بە هەندێک پرسیاری لێ بکەین هەم زانین بە ڕۆژیە بە ڕۆژینە ئیشەکانی کو دەکاتێت دیارە ئێرە ئەو دەشتە ناخۆشە ینی ئیشوکاری دەدارە شتێدا نیە یان ێگە برێ لە بنی دابنیشی سرعەت بکەیت سلام علیکم کاک وعلیکم السلام ورحمة الله کاک دیدار لەگەر مانجی ڕەمەزانێ ژیان چۆن دەگوزارێتی بەخوای زۆر خۆشە لەگەر ڕەمەزانی ئەو ساڵ ڕەمەزان زۆر خۆش لێت چاوپار ینی ئەو سار باشترە ئەو سار زۆر خۆشتر لێت خۆوەچی کابرای ناکەی دەیانگۆ لە سەرەتای ڕۆژێکی دەگرت و لە ئاخریش ڕۆژێکی دەگرت هەر کەسێکی دەگەیشت دێگە وەڵی ئەوەل و ئاخیرە من بە ڕۆژی بوویمە ناوەڵ ئەوهانە ناوەڵ الحەمدلله ئەوهانە لەخوای بەزیادی ئەدی شینایەکەتان کو بەرهەم دێنن مەسەرەن ئێستاوە ڕەمەزانە و دەبی ئاو بدرێ و خزمەت بکرێ و بەرێ والله زیاتر عسران دێنێ ناوێ ئەمە عسرشی ناو دەکەن ئەو میعادەی بەرێ فێنکەوە وەختەی بەڕۆژینە دوای تاقەت سبەی زوو بینە تا ئێوارە تااقەتمە نامێنێ دەشتێنە گەر بەخوای بین نایە دەشتێن تاکیدی بەس دانێواران دێن ئیشەک هەموو دەکرێت بە ئاسانی دەرمان دەرشێنین بمبرکان خاین دەکەینەوە ئاودانە و ئەو شتانە زۆر زار برن فەلاح هەیە لە گەرمایەدا شفتی و گندۆرە ئەو شتانە ئاو نادا ینی شینایەکەی ئاو نادا هۆکارەکەی چییە لە گەرمای ئاونادا لە بۆەوەی گەرمە بنی هەرمی دەکاتن هەرمی تێک دەداتن برکەکەی ئیلا دەبیان بەیانەکەی بیان دانیێواران بی بە زیاتر بەیانیانە بەس ئێستا بووتە لەبەر ڕەمەزانێ زیاتر ئێواران دێن بەێ ئەو شفتەیە چەند دەبی چندرایە ئەوە تقریبان سێ هەفتە دەبی سێ هەفتە دەبی لە برن لایلۆنتان ڕاخستێ بە ئەو سیستەمە نوێیە سیستەمە نوێ زۆر ئاسانە ئەوە چۆن ئەو سیستەمە لایلۆنە دادنەی مەچینی دادنێ بەخۆی مەچینەیە مەچینەیە بەێ لە دوو تەندەری دێخی دادنێ و دوای توش ئەمەلێ دەگریان بە خۆتانی بێ شتەکەی بچینی شترەکە بەس شوێنی ئەوەکان دنگ دنگ دەیچینیان بەێ دنگ دەچینی کەواتە ناویشی بژاری کەمتر دەبی بژاری زۆر کەمتر لای چاوی قەدیم بەڵێ ئێستاوە شفتیانە هەندێک خڕبووینە بە چەندی کە دەگەن بەخوای بە 15 ڕۆژکە پێرادەگەن لۆ جێژنەی لۆ جێژنەی پێڕادەگەن بەێ یعنی ئێستا لەو دەشتەی هیچ شفتی پێڕانەگەیە لە منتقێمە پێرانەگەیشتە پێڕانەگەیشتیا
ئەدی ئاودانەکە ینی ڕۆژانە ئاوی دەدەیت چۆن ئێستا بۆ نمونە لە زەوقا و شفتیا ئەو سەرەتایەکەی ڕۆژارێک ئاو دە سەرەتایەکەی پێویستی زۆر بە ئاوێنە بوارە بەێ بەس ئێستا ڕۆژان ڕۆژ دەبێ ئاودێ ڕۆژێک ناڕۆژێک دەبی شفتێکە گەورە دەبیتن پێویستی بە ئاوێ شفتی چمیاشی لێدەن بەو سیستەمەشێت چمیاکەی لەگە ئاوێت دێنێ ینی پێ لە ناوەوە ناکەم چکە مەزای نییە مەزای نییە ئەوە بتاوێنەوە ئەزەبی دێ زیاتر برن ئەو سار ناوە ئێستا نەگەیشتە بەس ساڵی برین پار بەێ شفتیتان مەسەن بە پیکە پیکە بە چەند دەفرۆش ئەگەر زۆر زۆر کاتی یەکەم بەری بیتن یەکەم بەری 250,000 و 200,000 بوو ئەدی کۆتا بەروانە ناوەڕاست بەخوای بۆ 500 550 600 ئەوە لۆ سەرەتایەکەی هەرزانتر بوو لە کۆتا هەم پێکۆ پێ ڕاگەیشت بوو ئەجا پیکە بەعین تاکتاکە دەما ئۆنێ دەکرد شتی نەما بەرەبەر خلاص بوونی بوو ئۆندێ دەکرد لێرە زیاتر چه هەیە مەسەن بەس شفتی هەیە یان گندۆرە هەیە بیستان دێمی زیاتر دێمیە دێمیە قەت تەجروبەتان نەکردێ شفتی بە دێمی بکەن ناوەڵە یان لە مەسەرەن بارانێک بمینێ یان شتیوالە نەبوو لەو منطقەی نەبوو بەس گندۆرە گندۆرە تەرۆزی گندۆرە و تەرۆزی ئەدی چ نەخۆشیەکەی لۆ شفتیان ئێستاوە مەسەن لە ناکاو بێ بیسووتێنی یان شتێک بی شۆکە تەونۆکە ئەوانە دەیشتێنی تێداتن تینی ڕۆژێ ینی هوڕا ڕۆژێ کاری ناکە زۆر بەس شۆکە زیاتر شتەکەی دەکوژی بەس ئەو سارەگە بارانێ ئەو هەم تەرۆزی بوو تەرۆزی گندۆرە بوون نما لەگە بارانێ هەمی سوستان ینی بارانی ژەسە تەسیری لەوەی هەیە گە باری بەخوای ئەگە باری لەوە شتەکە ڕەخە دەکات ئەگە سەرمادا بێ شفتێ دەتە ڕقا ئەو سار ئەو سار سادیشە شتی زەر ڕقا ینی زۆر نەزاعەت ناینی ناوەڵا نەزاعەت ناینەگە دنیا گەرم زۆر گەرمی هەموو سارە دنیا ئێستا شتی دەتە ڕقا هەتا ئێستا ڕۆژەکانت گرتی الحەمدولله چ ڕۆژێکی زۆر هیلاک بی کە هاتی خزمەت بکەیت چ ڕۆژێک ینی لێرە لە ناو شینایەکەی بەخوای بەس دانیوارەندی دانیوارە نی سعاتە جدێ ئاو دێ شو مارێ زۆر هیلاک نابیشی پارینە بەس پار زیاترمانی دەبووی پار ناو ڕەمەزانە پێ ڕاگەوێت دەی بدڕنی بە هیچ مەجای تێدا نەبوو ناوەڵە پار بەس ئەو سار پێرا ناگات تا جێژنێ لەوانێ پاش ژێژنەوە پێ ڕابگاتن وەکو کاکدیدار هیچ کات ئامادەی ڕۆژێکت بە قوربانی ئەو شینایی ناوەڵە هەرگیز ئەوە دەبتەوە بە ڕۆژەکە نافتەوە خی گەورە پاداش بداتەوە ئینشاءالله ئەزرت بداتەوە ئینشاءالله خی گەورەش بەزایی ناداتن هەم شینایەکەشت دەبی ئینشاءالله هەم ڕۆژەکەش لە بۆ قیامەتی ئیسفادەی دەبی چکە ئەوەش عیبادەتەوە ئەویش عیبادەتە خوا سەلامەتتان کە یا ڕەبی زۆر سپاس دەکەم سلام بخير بموصى كوي إدريس كوي هاشي عوارض والله بتما دعاء مالو كبار سلامتك ما شاء الله بو تمني بو إيواري بو رمضاني بروجي بري جناب دولي ركانا خريجي بجاري بري علي والله يا أخو بخير بي زور هلاك نبوي بري والله زورتيني ما مظهر ذوق ما أيوارا بي من درم دبتونا أبستاني هنشينو دوانا بس أوصار ما وصا بستانا كان ماني باران كم بو رباز نبود ستاني بخو شارزاوي نشختا بو ساردی نەبوو دوای بەو دوای بارانەکە هات لە پاش بارانەکەی زۆر ساردی کرد ئەمە شەوێ لە ژوورێن داوانی و لە سەرمان بستانەکەمە هەیە لە خراپەدەردی پێ عربەی تەرۆزی نییە ڕاز ئەو ئەمە لە بژاری بوونەوە تا بارانەکە تەزەریەیدا کە لێیدا ئەمە ڕۆژی بیستان ئەو هاتووەمە سێ ڕۆژ پاشێن چوونە ماوەتە بیستان نما ڕاز هەمووی لە جێ خۆی دامرکە شەختە هات شەختە نەهات شەوێ نییە ڕاست سووتاندی برکەکان ئێرە نیە ئەوە هەمووی سوتە ئەو تورەمایە ئەو سەرە تورانەمایە شینە ئەو تەرۆزی خینکەی پێوە بوو دەی ئەوەن دەری هاتە تەرۆزەکان هەمووی پیربوونە ناخورێت هەتا مشینمەیە جوونێ نافێرێ ڕەنیمان بزمان هەولێرێ
وقت 4 کیلۆمە بازاریەدا چیلۆمە چار کیلۆ. ئەرێ بەخاوی ناسکان ئەتە هەمێدوانێ ئەو جارە بەرەی شارە بڕک باشە دەبی بەس بیسانەکەمان فەوتە ئێستا ئەو بیسانە دەبینی زۆر جوانە بەس ئەو بیسانە نامینی دانێ نێمی عاردیکمە تەمەشاکە نیم نمە نیم دەڕوا ئەو بوارە بگاتە ئەو سەر لە پارنێمی باشتر نەبووە خۆی ڕانەگرێت زیاتر بیستانەکەم هەبوو مادرێت دا نامەسەلم ئاردەکەی دەرێ ناوەڵە نێمەکە نامینێت چکۆڕە باسیستانی نێماوەستا خوا وڵاگەڕە باسیستانی هەبایە قەت بیستان واجێنێدا بڵێ لە ڕەمەزانێ ینی ئەو ڕەمەزانەی کووە لەگەر ڕەمەزانی پار وڵای ئەو ڕەمەزانەی وازانلی پار خۆشترا خۆشترا لە قارمی ئەمە ئەوەندە ینی لە ئاقاریشم هەتا ساعت هەر نۆ دەدەمینێمەوە ئەو دەناشێنم هە بە ڕۆژمە دەبی لە قەلبی تو زیاتر خۆشتر بیان بە عامی وڵای ئەو دەرادەوە لە قارمیم خۆشە خۆشان خۆشەکە لە سەماتە هێوارە وە چفتاری ناکەوە وازانی ئەو دنیا هەموویەتوە وێ یاننا ئەگەر بە ڕۆژی نەبی هەر هیچ خوڕخنیە زەوقنیە ئەوەی نانی لەخوا لە پێ چاوت هەن بە زەوق و خۆشە ئەو تەمەشا ئەو تەعامە هەموارە گۆڕەیە بەڵا ڕاستەک مامی دریز یعنی بە ڕۆژی ببیەت و حادە ناو جێز و لە تەرۆزی و خیاران ناو شفتیان لە بیرت چوبی چەقۆکەت بە شفتێدا هینابیان تەرۆزەکە لێ کردیتەوە نەتزانی بی خوارد بێت نام خواردە هیچ گیانم لەو خواردە خۆ خەڵاتێکی خوش ئەگەر زانی ینی خوا عزی کردیا قەت ئەوم نەکردیا نەمشکاندیا هەتا عمری من هاتێستا هەر بە ڕۆژی هەر بە ڕۆژ لەخوای بای پار ئەو گەرمە بیستانمان تەرۆزیمان دەڕنی دەچوین لە تێراوە لە مزگەت سپی لەوێن دەرێ دەمافرۆ هیچ نەمشکاند زۆر گەرماش بوو هاتینەوە لە ماری نێرە بە مەڕی دەنووسە تا دەوری بەری ساعت چار پێ ئەو زانجارە ساینەوە نوێژوا دەکرد ئێستا وا یاغر ڕۆژ ئاوا دەبێت دەگەینە بەرەبەری مەغریبێ هەستی تو چۆنە وڵای یاسەکەم زۆر زۆر لە قاری خۆشە یعنی هە چەند دەقەی دەمینێم و لێرە قارم بکەی خۆشترا داروێ دەبینی بانگەدا دەرێر دەڕۆ ئەوە زەوقم لێیە هەندێنی وەزعەکەم ئەوە دەبی کە دێمێرە تێنیاتەکەشم بڕێک سەرتر دەبی لەبەر ئەوەی چام بۆ بیسارە دەکەوی درم دەبتەوە هەر لۆ خۆت دەی یان وڵات دێماوەستا دەبینی ئەو بڕکانە دەکنیەکە ئەوە دەبینی بڕکەک مردیا ئەو جیای هەرقەرینی ئەوانە نییە ها ئەوە قاپشیکەیەوە ئەوەی دەبی هەر قەرینی ئەوانە نییە نێمەکەی دەبان نێمی عاردی نییە نێمی عاردی نایەری تاسیری ئەو بڕکانە دەکاتن زاوە کەنجین دەگات ئێستاوە مای تێشتان تقریبان هەتا 15 دەگەندورە بگاتێ زۆر جار فەلاح شتێکی بە زەویدا دەکا یعنی دەرێ خوا وا دەیچینم تار و دەرێ بە تەمای تو تیر و تار بیخوا ڕێبوار بیخوا یعنی توژەوها بەونیەتەی چاندی تێدیشاڵە وڵای ئەوەی بێتە ئێستا تو بەو ڕێدادی حەز لە گەندورەیە چار گەندۆرەی بخۆ پێنجی بخۆ دەی بخۆ بەس وڵی ماوەستا کامرا بێ خونێ خەمەری پڕکەت خوا خۆشە ئەم پندەچی کوردی هەیە دەرێ هەموو شتێک بەخێ خێش بە معنا بەرێوە ئەتوبێ توێتە نابەران بۆ منە حاجی محەممەد لەو لا ڕێکەتە ئاوایی تەماشا دەکەم بیستانی توی لێ ئەگەر دوو گندۆرێ بخۆی تەبیعە بەێ تاریش بخۆی تەبیعە بەس تو علاگەش بێتێ بەس ئەتو خونێ سارێ پرکە ئەمە بخۆم سارش ئەو عادم کردوسان هاتم ئەو معلای بسارەکە دێنراوە تا بە خونێ خەمەری پڕ کرد بوو کاکەوە دۆن ئەو گندۆری ساعێبە گوتی وەڵاوە برادرێ فرانمە وتم بە قورعان ئەلێرە ڕوو دەکەیەوە هەموو پێگوتمە 6 گندۆرەشە دەدەمێ لە ڕای خی کردنی باو ئازای بڕووبە ئەوە 6 گندۆرە نەگندۆرەکەی هەم لێساندەوە تو پیاوەی باشیش بوو 6 گندۆرەشت دایتی لۆ خۆی ئەو حقیتوە زیاتر نادەمێ ئەو ئاردم بێ بەچەندی بەهاش دۆرەکەم گرتیا گرتیتە دەوای خۆ نییە ئەگەر ببینەبی دەبێت تۆ ژوەرەقەی بدەیت ژوەرەکەمدا پێشی بەوەی بەس ئەو کابراە فدانی لۆ من لێدا ئەوانەیە بە تەرەتۆری ئەو زەران چەند ساعتی بدە بیستی بدە چەندی بدە ئەوەی نازان وتی بە ملیۆنە و نیوی نەبینادەم دەی نامانەستە ملیۆنشی کوڕەکە ناوی دریسا سێ گندۆرە ئەوەن دیان و مامەستا هینا بوو لە مێژە ئەو ساری بیستان ئەمە کەم و مامەستا سێ گندۆریان و هینام جیرانەکەی پێ مەشهورە بەم ئەمەد ئەوە عاجی عومەر عەیشێ وەلا لە دوو منی ناز مەلا ئیسماعیلی گوتی کوڕەشی ناوی ئەحمەد گوتی ئەحمەد هەڕوو دریسی برێ بێتە مارێمە ئەمی نێوڕانە بوو نان خوارد بوو ئەو زمانی گۆشتای دریسی هەرزام زۆرم خەشتە ساوار وەلا چوومە سەلامم کرد و سەلامی تۆ مامەستا پیاوەک لەوێ ناوی عاجی عەبدولقادرە عاجی عەبدولقادرە و ساحیبە شینارەگەر ماوقاریدی ماوقادی ساوان خۆشە دەتەری دەرەمارێ گوتی ئیدریسە تو دەرێن گندۆرە زۆر دەخۆی گوتم بەرێ گوتی ئەو سێ گندۆرەی دەخۆی و گوتم سێ گندۆرە ئەوە لێدانایە چەق و شیوانەکەندانایە وەڵا مامەسا گوتی دەبانایە خوای لێ بینی نایە خوای لێ سپیکە ئەمن بخۆ دوو گندۆرەم خلاص کرد ئەوی دەشتی سپیکرد نیوەم خوارد
وتقول غدا تديني اخوي باوصي كوزلومي قلت من انا ما باوصي دخول ويقول لي لا تعطي اعتراف في ذا كم اتو قندور اخوري والله قندور امني مجالي اخوي قندوري قال زور دخول لو انا استبرك عمر الثالث منك كيف اني اتفردك دخول فردك هذه زيادتي لو انا 15 قندور مطاي ولد دخول نعرف ما معدل يعني لسيقونا بدارو بين شج دم قاضي بس سركوت كمان ده باشا خصمتك النية سرساو ميوان من يواري سباس دكم ده شو ده الآواي لكن ما رأيتي دعوتين هلا قندي بەڕێزان خۆشەویستان دەمەوێت لێرە زۆر سپاسی کۆمپانیای بەمە بکەم کە سپۆنسەری بەرنامەکەمانە بەرنامەی ئێوارانی ڕەمەزان دیارە هەر گوندەکی ئەمە چوین کە پێم جێ خۆراکی پێدان لە بۆ ئەو ماڵانەی کە پێویستن بە پێدانی ئەو خۆراکانە لێرەوە دووبارە سوپاسیان دەکەین. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين خۆشەویستان لێرە دەمانەوێت لەگەر کاگ عەبدولخالقی بدوێن دیارە کە عەبدولخالق برا گەورەی ئەو گوندەیە گوندی بەرعوشتر بابزانین ئەو سەرەتا لەگەر مانجی ڕەمەزانێت چۆن دەگوزارێنێتن دوایێت لە بۆ ئەو گوندەی کرایە ئیش و کارەکانیان چۆن دەگوزارێتن. سلام علیکم کاگ. وعلیکم سلام ورحمة الله وبركاته بخير بين. خوا سلامت کە ڕەبی لەگەر مانجی ڕەمەزانێ والله کو دەگوزارێنی. والله گەلە باشین الحەمدلله ئێمە بەعام خەرچی دەشتێ ولادەکان بەحقەت یعنی لەگەڵ ڕەمەزانی دۆستی یعنی لا هەموو فەسلەکان فەرق پێ ناکەین یعنی ئەو فەسلە لەگە ئەو فەسلەی فەرقی هەیە ئەو لە فەسلەی بە ڕۆژی دەبین لەوەی بە ڕۆژی نابین نا لە هەموو فەسلەکان ئەمە بەیەک ئەوە بە ڕۆژی دەبین بەیەک ئەوە ئەدی چ کاتێک یعنی لۆنگۆ زۆر کانگای ئیشەیە بە خوددا ئێستا لەمە دووە ئەمە دەکەوینە ناو ئیشی زراعەت و شینایی و بەروبووم پێڕادەگا لەگەر ئەوەشدا لە هەمان کاتدا یعنی کۆڵمان نەدایە هەر بەربوومی خۆشمانەوە کردیە و بە ڕۆژش بووینە لەگە ئەوەشدا هەرێ وەڵڵا کە عەبدولخالق ئەو گوندە دانیشتوانەکەی چەند دەبی؟ دانیشتوانەکەی لە بۆ 200 ماری دەچین دانیشتوانی گوندی بەر 200 مار دەبین لە سەروی 1000 و قسوور نفوسیش تێدەژی ماشەڵڵا کاتیتە چێن دەریانی چی پێ دەرێن ئەو منتیقا ئەوە منتقی بەڕانەتی پێ دەرێن دەوروبەرمان شاخۆرانمان لە پشتا ڕۆژهەڵاتمان گردەسارە قیبلەمان دارەبەنە ئەو ڕۆژ ئاوەشمان گوندی سەیدانە کەتینە ناوەڕاستی ئەو چار گوندەی ئەمە بەرێ یعنی ئەو گوندە سەر بە چێن دەرێ زیاد سەر بە نەعیەی بەعرکەینە قەزا ناوەندین عادی شکارەکانون هەموو عادی نەعیە بەعرکەیە زۆر جار ئەوانەی کە مختارن برا گەورن یاخود لەو لای ئەنجومەنن وەکو برەی لە پێشەنجی خەڵکەکەنا ینی ئەگەر زار هەبووە لەگە دەوائیرەکان تێکخستن ڕوو بداتن لە مەسەلەی ئیش و کارەکی گوندی شتیوا لە هەبووە بالفعل هەبووە ئەمە هەتا فترێک لەمە پێشکارەبەمان زۆر خراپ بوو بەعقەت
لەگەر چەند برایەکە لەگەرم من هاوکارم بوون کاک عیسا مختاری کۆمەلگا بوو لەگەرم هاوکار بوو کاک مادی هەروەتر بەیەکەوە چەند تقریبا بە دووادا چونمان لۆ کرد هەفتەك زیاتر هەموو ڕۆژێ هەتا کارەبایەکی خۆمانمان چاکرد بەعقەت دەخۆ کارەبامان هەر ئۆتەیە هەبوو ئەوجە لەگەر بەڕاستی لێگە هەموو بەڕێوەبەرەکان یعنی مناقەشە و یعنی تهدید شەڕشمان دەکرد یعنی ئەرێ وەڵڵا یعنی لە کوردەواری زۆر جار قسەکەی دەرەلوێە پێت دەرێم کاکە کە چۆلەکەم لۆ بگری شتێکی وایە خەڵکەش لێ جەنابرا گەورە حەقەت وا دەبێت ئەمە شەڕیان لۆ بکەی لە بۆ ئەمە بەعقەت بە یەک چاویشتە مەشای خەرچی خۆمان من بەحام کردیا براگەوراتی باوەندە ناکە دەبی براگەوراتی بەعقەت دەبی تەسیە بەخۆی بدا نەکو لەسەر مرچی هاولاتی بژی زۆر جار لەوانەیە کابرا دێهانە دەینتە بەر جەنابێت کە مختاری لەوانەیە تۆزە خۆی تووڕە بکاتن وە دەزانی شتەکە هەموو لە بەردەستی تو ئەتو پێ بەڵام ئینسان دەبێت لەو کاتەیدا سنجی فراوان بیت و ئەمە بەرامبەر بە هاولاتی بوون سینگمان کراوەیە بەحقەت ئەگەر هەچی پێمان برێت حەخۆیتی ئەمە مافەکانیوی دەسەبەر بکەین یعنی نەک ئەو لۆمە دەسەبەرکە ئەمە دەبی لۆی بەدەسەبەکە ئەز ئەو ئەگەر لە شتەشینە قوستانی هەیە حەخۆیتی دیری بریندارە بە هەرچی پێمان دەری با پێمان بری ئەمە سینگما کراوەیە لە بۆی و حولی چاکردنی کێشەکەشی دەدەی بەحقەت دەست خۆش بێڵە لە ئاوایش باسی جەنابتیان دەکرد و مەتریان دەکرد دیانگۆ کەسێکی باشە و خوا سەرکەوتوت کا و لە ئەو گوندە بێڵی زۆر سپاست دەکەین ئێمە زۆر سپاسی بۆ دەکەین بەڕاستی زۆر سپاسان دەکەین کە ئێمەتان بەسەر کردەوە دەستخۆشتان لێ دەکەم و گەلە بەخێر بن سەرچاوم. خۆشەویستان لێرەدا بەو ئەندازەی هاتینە کۆتایی بەرنامەکەتان لە گوندی بەرحوشتری دیارە دەمەوێت لێرە ئەوە کۆتا بەرنامەی ئێوارانی ڕەمەزان بوو زۆر سپاسیە و بەڕێزانە بکەن کە لە پشتی کامیرەنە بەڕێزان کە وێنەگران کاگ یونس و کاگ متەلیب کە ئێستا ئامادەن وە کاگ عەبدوڵڵا کە لە بەرنامەکانی دیکە هەبووە کاگ عەباس بە هەمان شێوە شۆفێرە بەڕێزەکان کاگ عەبدوڵغەفار و کاگ زریان و زۆر سپاسی بەڕێوەبەری نووسینگەی هەولێری کەناڵی ئاسمانی پێیان دەکەم مامۆستا عیرفان ئەویش لە گەرمان هاوکار بووە و زۆر سپاسی هەموو ئەو برا بەڕێزانە دەکەن کە هاوکارمان بوونە ئەنجومەنەکان بەرپرسی ئەنجومەنەکان خەڵکی ئاوایی گوندەکان زۆر بە جوانی پێشوازیان لێکردین و ماوەیەکی زۆر لەگەریان بوون هەر ئێوارە و لە گوندەچی لەگەر کۆمەڵە خەڵک ئاشنا بووین بە یەکەوە تێگەیشتین کە لە باو باپیرانیانەوە ڕۆژی و مانجی ڕەمەزانیان بە جوانی هێنایە و تاوەکو دەست بە دەستە تا گەیشتنی ئێروکانە لێ هەتا ڕەمەزانەکی دیکە و یا خودکاتەکی دیکە ئەگەر خوا دەرفەتی دا و ماین بە خزمەتتان بگەینەوە دوعای خێرتان لەبیر نەچی وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکات.